ئەو کەسانی کە ئیمانتان هاوردووە بەخوا و بە پێغەمبەر و بە مەلائیکە و بە کتاب و بە ڕۆژی دوایی ئەوە فەرز کرا لەسەرتان مانگی ڕەمەضان وەکو چۆن ئوممەتانی پێشی ئێوەش ڕۆژووی مانگی ڕەمەضان لەسەریان فەرز بوو لعلكم تتقون بۆ ئەوەی تەقوای خوای پەروەردگار بەدەستبێنن ڕۆژوو بوونتان خۆی لە خۆیدا تەقوایە کەسێک کە بە ڕۆژوو ئەبێت ئەمری خوا جێبەجێەکە کە خوددا ئەفەرمێ کوتیبە عەلەیکم الصیام و هەروەها خۆی لە حرامە پارێزێت خواردن و خواردنەوە هەمووی لە خۆی حرامەکە ئەمە ئیجتیناب نەهیەتی و هەروەها کەسێ بە ڕۆژووە بێ مراقەبەی خوای پەروەردگار زیادە بێ لە لای خۆ ئەگەر بەتەنها بێ و برسی بێ و یاتوینی بێت خۆ ئەتوانێ ئاو بخواتەوە و کەسش نایبینێ ئیلا ئەڵڵا نەبێت سبحانه وتعالى بەڵام ئینسانی بە ڕۆژوو ئەو کاتە زیاتر یەقینی بۆ پێیا بێ کە خوایەک هەیە و ڕەقیبە و ئاگای لێتی چەندێ توینی بێ و چەندێ برسی بێت ئەو کاتە ناتوانێت ڕۆژەکەی بشکێنێ زیاتر هەست بە مراقەبەی خوای پەروەردگارەکەی ئەوش خۆی لە خۆیدا تەقوایە و هەروەها شەیطانەکان ضعیفە بن إن الشيطان يجري من بني آدم مجرى الدم من ابن آدم مجرى الدم شەیطان لەناو خوێنەکانتان لەناو خوێنی دەمارەکانتان چۆن ئەسوڕێتەوە ئاوا شەیطان لەناوتان ئاسوڕێتەوە بەڵام کاتێ ئینسان بە ڕۆژووە بێت ئەو دەمارانەی هەمووی وای لێ دێ شەیطان ضعیفە بێ و ناتوانێت زەفەری پێبەرێت و هەروەها هەر لە مانگی ڕەمەضاندایە کەوا ئینسان زیاتر ڕووە کاتە خوای پەروەردگار و تەوبە ئەکا و دێ بۆ مزگەوتەکان خەڵەباڵغە بێ و بە ڕۆژووە بێت و هەروەها ئەمەش خۆی لە خۆیدا تەقوایە ئینسانی دەوڵەمەندش کاتێ برسیە بێ و کاتێ توینیە بێت ئەو کاتە ئێش و ئازاری تیونێتی و برسێتی فەقیران دێتەوە یادی ئەوش خۆی هەر لە خۆیدا تەقوایە لعلكم تتقون تەقوایەکی زۆر گەورەیە کەسێکە بە ڕۆژوو بێ ئەیامن معدودات چەند ڕۆژێکی دیاری کراوە فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر هەر کەسێ لە ئێوە نەخۆشە یا ڕێبوارە و سەفەرێکی لەبەرە جابراکانم ئەو سەفەرە وا لە یەکی مەدەن و بڵێن جاران سیارە نەبوو جاران تیارە نەبوو هەر کەسێ نەخۆشە خدا فەرموویەتی ئەیامن ئوخەر دوای مانگی ڕەمەضان بیدەنەوە کەسێک ئەچێ سەفەری هەیە دوای مانگی ڕەمەضان ئەتوانێ بیداتەوە وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين بداية رمضان أوابو وأو كساني كأتوانن بالرجو بن خدا أفرمي لجاتي رجوكيان فقير يتير بكن بويان هبو يا بالرجو أبوي يا وتا بالرجو نا أبوي فقير يكتير كر بداية وهابو وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين فمن تطوع خيرا فهو خير له أقردو فقير تير بكي سي فقير تير بكي زياتر أو فهو خير له بلام وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون أقر بالرجوع من أول تأكتر أبو إيوة أقر إيوة أزانا لباشا عند أخوي فرودقار فرموي شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصم أم جاك في دينية هركس مانجي بيني أبي بالرجوع واجب فليصم ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر خواهي پروردگار آساني بو ايوه دوي قرصائي ناقرك لسر ايوه ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون